زمنا ڕۆتۆفیقم لاڵقێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. جوڵێکی سیاسی هەیە لە نێوان هەرێک لە تورکیا و عێراق و لە نێویشیاندا هەرێمی کوردستان. جوڵەکان بەو ئاراستەیەیە کە وەزیری دەرەوەی تورکیا هاتە عێراق. لە عێراق لەلایەن وەزیری دەرەوە پێشوازی کرا. دواتر لەگەڵ سەرۆکایەتی کۆمار لەگەڵ سەرۆکۆماری عێراق کۆبەوە گفتوگۆکانی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق بۆ ئاراستەیە بوو کە پەیوەندی سیاسی و دیولۆماسیەکان لەگەڵ عێراق پەرە پێ بدات و کۆمەڵێک تەوەر و دۆسی گرنگ لە نێوان هەردوولادا باس کرا کە پەیوەندی هەبوو بە عێراق و تورکیا و لە نێویشیاندا هەرێمی کوردستان. سەرۆکۆماری عێراق بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید داوای لە تورکیا کرد کە سەروەری عێراق و هەروەها هەرێمی کوردستان بپارێزێت. پەیوەندەکانی تورکیا و عێراق لە هەموو ئاستەکاندا لەبەرەو پێشچوونە و پەیوەندەکانی تورکیاش لەگەڵ هەرێمی کوردستان لە ئاستێکی باڵادایە و هەمیشە لە گۆڕانکاری و بەرەو پێشچوونە. بەڵام لەگەڵ ئەم بەرەو پێشچوونانەدا ئەبینین تورکیا هەمیشە خاچی هەرێمی کوردستان بە ئاماژ دەگرێت، هەمیشە سنووری هەرێمی کوردستانە بەزێنێت بە بیانووی بوونی پارتی کرێکارانی کوردستان و لێدان لە پارتی کرێکارانی کوردستان. لەگەڵ بەرپرسانی باڵای عێراقیش باسی پەکەکەی کردبوو کە دەبێ بیان خەنە لیستی تیرۆرەوە. ئێستا کە ئەو پەیوەندیانە بەرەو باشبوون دەچێت ئەمڕۆ بینیمان ینی لە سنووری ڕانیە و حاجیاوە درۆنێک لەوێ بردومانی ئۆتۆمبیلێکی کرد و تێیدا چەند کەسێک کوژران بەهۆی ئەو بردومانەوە. ئەم پەیوەندیانە ئەگەر بەرەو باشی بچێت ئەم هێرشانە و دەستپێکردنەوەی بردومانەکانی تورکیا و درۆنەکانی لە ئاسمان و سنووری هەرێمی کوردستان ئەو پەیوەندیانە بە چی ئەگەێنێت؟ تورکیا کە دەستی بە پرۆسەی ئاشتی کردووە لە ناوخۆی وڵاتەکەی خۆیدا بە دەستپێکردنەوەی هێرشە سەربازیەکانی ئەتوانێت ئەو پرۆسەیە بەردەوام بکات. ئەمشە گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە بە سوپاسەوە کاک محەممەد نەسەدین چاودێری سیاسی لە شاری کەرکووک لەگەڵمانە بە خێربی کاک محەممەد، هەروە کاک ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی بە سکایپ لە مەخمورەوە لەگەڵمان داخڵە بێت. ستاوتان لێبێت، سوپاسانەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سەرەتا دەچمە مەخمور لەگەڵ کاک ڕەشاد گەڵاڵی قساکەین. کاک ڕەشاد ئەممان نەزانی ینی پەیوەندیەکانی تورکیا هەمیشە ینی زۆر جار بە ئاستەنگ و بەرزی و نزمی لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستانی زۆر جار تێپەڕە بێت. بەڵام ینی تورکیا تا خۆی دەیەوێت ئەو پەیوەندیانە باش کات لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان، بەڵام دەستپێکردنەوەی هێرشە درۆنیەکان و هەروە هێرشە سەربازیەکانی ئەم وڵاتە زۆر جار زەرەرەدا لەم پەیوەندیانە. خوێندنەوەتان چییە بۆ بابەتە؟ سپاس بۆ دەرفەتە، سڵاو لە بەڕێز کاکەڕێ، سڵاو لە میوان لە بەڕێزەکەت. دووبارە سپاس گوزار بۆ پێدانی ئەو دەرفەتە بۆ من خۆشحاڵی دیارە مێژووی تورکیا مێژووی دوێنێ و ئیمڕۆ و داهاتوش عقلەتێک تحکم دەکاتن. ئەو عقلەتە لە سە ساڵی ڕابردوو هیچ گۆڕانکاریشی بەسەردا نهاتیە، جگەر لە ڕەشەکوژی، جگەر لە کوشتن و بە فرۆدانی خوێنی، جگەر لە تورک لە نەتۆکانی تر کە بە حەڵال بۆ خۆیان دەزانن نەدوا دەکەون نەسڵیش دەکەنەوە. بۆیە دەمێکە بە تایبەتی لە سە ساڵی ڕابردوو ئێمەی کورد چەندین شۆڕش سەر هەڵدان ڕوویدا، هەمووی دەرەنجامی عقلێتێکی نەبوونی عقلەتێکی کراوە بوو لە تورکیا کە بتوانێت سەقامگیری ئاشتی بۆ وڵاتە بینێتن. بۆیە بە بەردەوامی لە ڕێگای ئاگر ئاسنەوە شۆڕشێک لە دوایەکەکان سەر هەڵدانەکانی داوەکاندەوە. بۆیە من پێم وایە تورکیا نا سول لەوە دەبینێتن لەو عقلەتە، پێشی وایە هەمان قۆناغی ئەتا تورکە چۆن توانی عسەن خێری فری بداتن، پێشی وایە لە قۆناغی ئێستاکە بە هەمان عقلێت دەتوانێت ئۆجەلان و سەرکردەکانی کوردیش بە هەمان شێوە فری بداتن، هەمان سوودگەرێک بەخۆی بگەینێ کە ئەوەی تۆ پێ دوایە کاک ڕەشاد و پرۆسەی کە دەستی پێکردووە لە تورکیادا، ینی پرۆسەیە کە بۆ کات بەڕێکردن و هەڵخەڵەتاندنی لایەنی کوردی و سەرکردەکانی کورد یاخود نەخێر؟ من پێم وایە لە سەرکردەکانی کورد زۆر بە حەچیمان هاتیتەنەوە پرۆسەکە، چکە خاوەن پرۆژێک و دیدگایەکن. ئەمانە دەیانەوێت کێشەی بنەڕەتی چارەسەری بنەڕەتی بۆ دۆزی کورد بدۆزنەوە لە تورکیا و لە ناوچەکە. من پێشم وایە
قۆناغی 25 ساڵە کۆتایی هات بەپێی ئەم بەرنامەی یەکێتی ئەوروپا کە هەیەی بۆیە تورکیا لە هەموو حاڵەتەکان پێم وایە دوای ساتەکانی دەوێتی لە ڕێگای ئۆزەلانەوە بتوانێت شتێک بکاتن کە تورکیا دووربێختەوە لەو پرۆژەی ئەمریکا و بەتایبەتی ئەوروپا کە خۆتان دەزان ئەم پرۆژەی داوتدا پرۆژەی داوت زیاتر لە 5 وڵات دابش دەکاتن واتە زیاتر لە وڵاتەکانی هەریەک لە مەسەر لە لوبناان لە عێراق لە سووریا لە تورکیاش بەششی بەبەردەکەوێتن من پێم وایە سوودمەند یەکەم لە ئاڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد ئێران بۆ پارکە پاشەکشەی کرد زۆر حکومانە پاشەکشەی کرد من پێم وایە ئەوەی کە زیانی بەرناکەوێتن لە قۆناغی ئێستاکە ئێرانە بەڵام تورکیا پێم وایە ئەو هەلی بۆ ڕێکرد ئێستاکە لەو قۆناغە باە من پێم وایە ئۆردۆگان ئەم کاری نەدەکرد بەشێک نەدەبوو لە ڕوخانی بەشار ئەسەد بۆ ئێستا تێگەیشتیە ئەم قۆناغا بەپێ ئەم پرۆژەی داودی ئیسرائیلیە ئەم پرۆژەیەش پرۆژەیەکە نایەنەوێت جارێکی تر ئەو وڵاتانەی کە باسم کرد بێگرتووی ببینێنەوە کۆمەڵک بەژەوندی تورکیا لە ناوچەکە هەیە لە ناوچەکە من پێم وایە ئەو گوشارانە مەبەست لێ تەنیا هەر کوشتنی کورد نییە من پێم وایە دەرەنجامی کۆمەڵک سڵاح و ململانەیە بە تایبەتی لەسەر غازی کۆرمۆ هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز کاک بافڵ ئەسەرۆک بافڵ لێچێک لە وتەکانی ئاماژە بەوە کرد کە مەگەر بەسەر تەرمی من بەسەر دەستەی من دابێن بەسەر ئەو کاتە بتوان غازەکە بن غازە بە دەردی نەوتەکە بن بۆیە من پێم وایە ئەو گوشارانە کە دەیبینین هەموو لایەکمان گوشارێکە لە ڕێگای درۆنەوە قەتل عامی خەڵکی سیڤیل دەکەن خەڵکی سیڤیل شەهید دەکەن سیارەی هاوڵاتی بە ڕێگادا دەڕۆڵەتی بردومانی دەکاتن خەڵک شەهید دەکەن خۆتان دەزان ئەمڕۆکە لە ڕانیا لە چوار قورنە بەتایبەتی زیاتر لە چوار هاوڵاتی شەهید کردیە لە منطقەی نزیک ئاکری ئەوانە دوو هاوڵاتی زیاتر شەهید کردیە واتە ئەمڕۆ زیاتر لە 6 هاوڵاتی هەر ئێستاکە بردومانی دەبەری سیرەکان و ئەوانە دەکاتن واتە تورکیا شەهیدکردنی هاوڵاتی کورد بە حڵال دەزانی بۆ خۆی لەبەرەوە من پێمە ئەم قۆناغێکە ئەگە بە هەمان عقلەتی پێش و تەماشای بکاتم من پێم وایە زەرمەندی یەکەم تورکیا دەبێتن بۆیە ئەم قۆناغێکە دەبێت ڕاستیەک هەیە بیزانێت تورکیا لەم قۆناغی ئێستاکە کە ئەمریکا پرۆژەیەکیە من پێم وایە ئەگەر ئەم پرۆژەیە بە تایبەتی لە هەم سعودیا تەمەن 4 پرۆژە لە ناوچەکە بوونی هەیە ئەم 4 پرۆژەیە هەم ئەم پرۆژەی داودی کە باسم کرد پرۆژەیەکی بە هەمان شێوەش پرۆژەی ئیبراهیمیە کە ئیمارات دەمێکە سویتە ناوێکە ئەوانە لەگەر یەهود عەرەب پێک و سامین دەبنەیەک بەرە لە داهاتوو کە من پێشم وایە سعودیا و بەشێک لە وڵاتانی عەرەبی تر بە تایبەتی خەلیج هەموو دەستن ئەو پرۆژەیە کە ئەمان دوو پرۆژەی زۆر گرنگن ئەو پرۆژەی کێش پرۆژەی غازە نەڕووس قبول دەکاتن تورکیا بێ بتە مەزەری ئەساسی بۆەوەی کە غازەکە باتن وەنە ئێرانیش قبول دەکاتە کە ئەم پرۆژەی هیلاری شیعی نەما تورکیا بتە بەدیلی پرۆژە هیلاری شیعی بۆیە ئەم ناوچەیە لە ملمانەیەکە لە کوڵاندا ئەم کوڵانە عەرەب گەیشتە ئەم قەنەعاتە کە ئەم پرۆژەیە پرۆژانی ئەمریکا و ئەو پرۆژانی کە لە ناوچەکە دەگوزارێتن پرۆژەیەکن دەبێت بە هەستیاری ماڵی لەگە بکرێت ئەگەر بە هەستیاری ماڵی لەگە نەکرێتن زۆر باش داهاتووی ناوچەکە وڵاتانی عەرەبی ئەوە دەبێتن بۆیە من یەک کۆمێتم هەیە لە کۆتاییەکە ئەگەر وڵاتانی عەرەبی نەگەیشت بنە ئەو قەنەعاتە کە چکە تا لە 100 ساڵی ڕابردوو تورکیا مەسەل ڕێسیپیاتی ناوچەکەیان دەکرد بەڵام ئەم قۆناغی ئێستا تێگەیشت ئەوە تورکیا ئێران دوو وڵاتی ڕکاوەر بوون لە ناوچەکە لە وڵاتانی ئیسلامی بەڵام ئەو قۆناغێکە گەیشتان قۆناغ ئەمریکا لەمە دووە سعودیا مصر بە تایبەتی ڕابراتی ئەم قۆناغە دەکەن نە ئێران نە تورکیا ڕابراتی ئەم لانەی ناکەن ئەو هەوچەشە ئەڵۆزانەیە کە بۆ ببنە بەشێک لە چارەسەر بۆ ناوچەکە واتە ئەمریکا ئەوروپا لە ڕێگەی ئەم دوو وڵاتەوە ئەگەر نا چۆن خۆتان دەزان ئەو سیستەمی ئێستا لە دوای هاتنی بەشار ئەسەد ئەگەر ئەوروپا ئەمریکا زایدیان سعودیا و ئیمارات ڕێنوێنی قیادی ئێستای بەشار ئەسەد ئەو بەدیلی بەشار ئەسەدیان نەکرد بە لە سعودیا پێوانێ بوو ئێستا پرۆژێکیان دایتە زەمان مەزلوم کۆبانیە و زایدیان قەسەد کە کۆمەڵە گۆڕانکاری نوێی تێدا لەسەر ئاسی سووریا لە شوێن ئینکاریکردن لە بوونی نەتەوەییمان لە شوێن ئەوەی کە لە 100 ساڵی ڕابردوو کورد بێناسنامە بووە ئەوڕۆ باسی پرۆژەیە دەکە ئەم پرۆژەیە
زۆر باشە دواتر دێمە سەر ئەوە هێشتان لە ئاستی وحی ئێمە نیە دواتر دێمە سەر بابەتی دواتر بێمەکان زیاتر دەکاتن و لە داهاتوو من پێم وایە زۆر ئەم ئەوانیش بەپێی ئەم پرۆژە ئەمریکا دواتر دێمە سەر ئەو پرۆژە گرنگانی کە لە ڕۆژاوای کوردستان و هەروەها لە ناوچەکانی دیکە چۆن دەگوزارێ بۆ کورد و کورد دەبێت چۆن سیاست بکە دواتر باسی ئەوواکەین سوپاس دەکەم کاک محەممەد ینی ئەوەی کە دەگوزارێت وەکو کاگ ڕەشادی ژاماژەی پێدا ینی کۆمەڵی بابەتی گرنگە لە ناوچەکە گوزارێت و کۆمەڵە گۆڕانکاری گەورەیە و ڕوشیان ناوە گۆڕانکاریەکان و وڵاتان ئەوەیە کە هەر کەسە و ینی بەپێی ینی نفوزی خۆی و بەپێی ئەو هێزوو دەسەڵاتی کە لە ناوچەکە هەیەی ینی هەم بەرکەوتەی قازان جەم بەرکەوتەی زەرەری هەیە تورکیایشەکە لە وڵاتانی کە ئێستا بۆ نمونە لە گۆڕانکاریەکاندا خۆی بەبراوە دەبینێت وە لە ئاستی باشبوونی پەیوەندیەکانی و فراوانبوونی پەیوەندیەکانی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە تایبەتی لەو سنوورەی کە ئێمە هەیە وەکو عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ سووریادا بە پەیوەندیشی باش ینی دەیەوێ لە ناوچەکە چۆنەڵی جێگەی خۆی بکاتەوە جوڵەکانی تورکیا بە ئاراستەی بۆ نمونە عێراق و لێشە بۆ هەرێمی کوردستان ئەم جوڵانە تا چەند نەتوانێت پەیوەندی دیبلۆماسیەکان و سیاسیەکانی نێوان عێراق و تورکیا لە نێویشیاندا هەرێمی کوردستان بباتە ئاستێکی باشەوە لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاریانی کە هەیە لە ناوچەکەمانە پێشەکی سڵاو ڕێزم بۆ بەڕێزێت بۆ کاگڕەشاد بۆ بینەرانی کەناڵی کورسات نیوز دیارە خۆی من لە پەیامی بەڕێز سەرۆک کۆمارەوە دەست پێەکەم کاتێک کە بەڕێز سەرۆک کۆمار پەیامێک دەدا بە وەزیری دەرەوەی تورکیا بەوەی کە دەبێت سەروەری عێراق و ئەمنی عێراق بپارێزرێ دیارە لە پشتی ئەم پەیامەوە مەبەستی سەرۆک کۆمار ئەوەیە کە تورکیا دەبێت تێبگا ئەم گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕوویانداوە بە تایبەتی ڕوخانی ڕژیەمی حکم لە سووریا کە تەمەنی نزیکەی 70 ساڵ بووە و لاوازبوونی بەرەی مقاومە و لاوازبوونی ڕۆڵی ئێران ئەمە دەرفەتێک دەدا بە تورکیا پەیامی سەرۆک کۆمار بۆ تورکیا ئەوەیە کە ئەمڕۆ دەرفەتێک لە بەردەم تورکیا هەیە هەم بۆ هەرێمی کوردستان بەوەی سەروەری عێراق پارێزراو بێ هەرێمی کوردستانش پارێزراو بێ بەوەیە کە تورکیا دەتوانێت بگا بەو ئامانجانەی کە دەیەوێ لە پارێزگاریکردن لە سنوورەکەی لە ئەمن و ئاسایشی ناوخۆی تورکیا بەوەی کەوا لە ڕێگای ئاشتیەوە ئەم پرسانە چارەسەر بکرێ نەک ئەو ڕێگایی کە تا ئێستا تورکیا گرتوێتێ بەر لەوەی کەوا تەنها لە ڕێگای بەکارهێنانی هێز تەنها لە ڕێگای قەتڵ و عامکردنی ئەو پێک هاتەوە ئەو نەتەوانەوەکەوە و پێی وایە ململانی لەگەڵیانە بۆیە پەیامی سەرۆک کۆمار بۆ ئەوەیە کە داوا لە تورکیا دەکات ڕێکاری نوێ بگرێتە بەر لە پێناو چارەسەرکردن بە سوود وەرگرتن لەم گۆڕانکاریانی کە ئەمڕۆ لە ناوچەکەیە تورکیا ئەمڕۆ لە ژێر کاریگەری ئەو گۆڕانکاریانی لە سووریا ڕووی داوە و ئێستا سەرۆک ترامپ باز لەوە دەکا کە سوودمەندی یەکەم لەم گۆڕانکاریانی سووریا تورکیایە پەیامی سەرۆک کۆمارش ئەوە بووە ڕۆڵی تورکیا بۆ ئەوەی ئەو دەستکەوتەی کە لە سووریا هەی بووە ئەم دەستکەوتانەی کە لە سووریا هەیەی بە ئاشتی دەپارێزرێ بەوە دەپارێزرێ لەگەڵ سەرجەم پێکاتەکانی سووریا و لەگەڵ ناوخۆی هەرێمی کوردستان و ناوخۆی عێراقشدا سەرجەم کێشەکان لە ڕێگای ئاشتی و چارەسەر بکرێ و ئەو پەیامەش کە ئێستا لە ناوخۆی تورکیا باز لە سەر هەڵدانەوەی پرۆسەی ئاشتی دەکرێت کە ئێمە هەمومان تەمەنا دەکەین ئەو پرۆسەیە تورکیا تیای ڕازگۆ بێ ئەردۆغان تۆی ڕازگۆ بێ لەبەرەوەی ئەم ناوچەیە سەرجەم کێشەکانی ئەم ناوچەیە چارەسەری کێشەکانی ئەم ناوچەیە پێویستی بەوەیە گۆڕانکاریەک بەسەر عەقڵیەتی ئەردۆغانە بێ بەوەی کە هەڵبژاردننی ڕێگا چارەی توندوتیژی و هێز و کوشتن تا ئێستا تورکیای نەگانەوە بە چارەسەری کێشەکانی کەواتە ئێستا پەیامی عێراقش لە ڕێی سەرۆک کۆمارەوە لە ڕێی وەزیری دەرەوەش ئەوە بووە کە ئێستا دەرفەتی هەیە لە ڕێگای گفتوگۆ و دیالۆگۆ هەم کێشەکان لەگە عێراق چارەسەر بکرێ و هەم لە ناو سووریاش پێکهاتەکان بگەن بە مافی خۆیان وە سووریاش تا تورکیاش ئەگە پێی وا بێ تەنها هێز و یاریکەری سەرەکی لە سووریا هەر ئەو دەبێ و ڕێگای توندوتیژیش هەڵبژێرێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی پێم وایە زۆر لایەن دەستوەردەدەن لە سووریا و لە بری ئەوەی سووریا دەستکەوت دێ بۆ تورکیا ئەبێتە زەلکاوێ بۆ تورکیا ڕەنگە بە ئاسانی تورکیا نەتوان لێ چارەسەر دەرچێکەوە بۆ ئەوەی هەم پەیامی سەرۆک کۆمار و پەیامی عێراق و پەیامی هەموو کورد و کوردش چ لە هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستانش بەجۆی تورکیا ئەوەیە بەڵێ ئێمە دەتوانین سەرجەم کێشەکانمان لە ڕێگای ئاشتیەوە چارەسەرکەین ئەگەر گۆڕانکاریەک بەسەر عەقڵیەتی ئەردۆغانە هاتبێ لە بری هەڵبژاردننی چەک و
کوشتار و ڕێگای سەربازی ڕێگای گفتوگۆ و دیالۆگ هەبژێت. بەڵام یعنی کاک محەممەد هەر ئەوە تا بۆ نمونە ینی چاودێران ئەمە چاودێران کە باز لە هەڵوێستەکانی تورکیا یاخود باز لە جوڵەکانی تورکیا بە ئاراسی سیاسی و دیبلۆماسی و سەربازی دەکەن دەڵێن تورکیا دەوێت پەیوەندەکانی لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستان بەرەو باشی بەرێت بەڵام تا وەکو جەنابی شدو ینی ئاماژەت پێدا لەسەر ئاسی سەرۆکاتی کۆمار سەرۆکۆماری عێراق داوای لە تورکیا و لە وەزیری دەرەوە کردووە کە ئەوەندە دەخالت نەکەن لە ینی شعونی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان ئەوەندە سنوور نەبەزێنن بەڵام هەر ئەمڕۆ بینیمان ینی لە ڕێگەی ئەم پەیوەندی دیبلۆماسیانەوە کەچی دەبینی هێرشە درۆنیەکان و هێرشە سەربازیەکانی تورکیا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە هاوڵاتی شەیی دەکرێت لێرە و لەوێ ینی هێرشەکان بەرفراوە نەکرێت بۆ خۆی ئەمە پێدوانیە دووفاقیەک بێت لە سیاسەتی ئەم وڵاتەکە پەیوەندی دیبلۆماسیەکان لە باربەرێت لەم قۆناغەدا ئەزانی وڵامی ئەزانی ئەو پەیامەی سەرۆک کۆمار بۆ بەجۆی وەزیری دەرەوەی تورکیا ئەدرێت لەبەرەوەی لەو کۆنگرە ڕۆژنامانیەکە وەزیری دەرەوەی تورکیا دەڵێ ئەوەی کە مەترسیە بۆ ئاسایشی تورکیا عێراق و مەترسیە بۆ سەروەری تورکیا پەکەکەیە ئەمڕۆ کە کاتێ سەرۆک کۆمار پێیان دەڵێ دەزوەرمە دەنە سەروەری عێراق و ئەمنیەتی عێراقش بپارێزن کەواتە ئەوە پەیامێکە لە سەرۆک کۆماری عێراقەوە بۆ تورکیەکان کە ئەوەی بەڕاستی و ئەمڕۆژ شەیدبوونی 6 هاوڵاتی لە هەرێمی کوردستانە و پێرێکەش دوو پاسەوانی سنوور شەهید بوونیان ئەمە هەموو بەڵگەن لەسەر ئەوەی کە ئەوەی بەڕاستی مەترسیە لەسەر سەروەری عێراق و مەترسیە لەسەر ئاسایشی هەرێم و ئاسایشی عێراقش بەڵگە سلمێنەرەکان ئەوەن کە تورکیایەکەواتە ئێمە هەموو بۆ ئەمڕۆ دەڵێین هەتا تورکیا سوور بێ لەسەر ئەوەی تاکە ڕێگای بەکارهێنانی هێز بێ ئەوە نە ئەمنیەتی عێراقش پارێزراو دەبێت نە سەروەریەکەی و تورکیا زۆر هەڵە دەکە ئەگە پێی وابێ ئەمەی کە ئێستا دەیکات دەتوانێت لە ڕێگای سەربازی لە ڕێگای بەکارهێنانی هێزەوە دەگا بۆ ئامانجانی دەیەوێت لەبەرەوەی تۆ سەیریکە چەندین ساڵە بە بیانووی بوونی پەکەکە لە قەندیل هێرش دەکاتە سەر عێراق هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان ئایا تا ئێستا توانی کۆتایی بە پەکەکە بێنێ لە قەندیل ئایا هیچ دەستکەوتێکی هەبووە لەسەر عێراق جگە لەوەی کەوا چەندین گوندی هەرێمی کوردستانی خاپور کردو و چەندی جوتیاری کورد ئەمڕۆ ناتوان بستنەوە سەر زەویزارەکانیان کەواتە تورکیا لەو ڕێگای هەڵی بژات هەتا لە ڕۆژ ئاوای کوردستانش تۆ سەیری کە چەندین ڕۆژە قەت و عامی هاوڵاتی سڤیل دەکات لە بەنداوی تشرین ئایا پێی وایە بەو ڕێگە سەربازی دەیگەێنێتە ئارام کەواتە من پێم وایە ئەمانەی کە ئێستا ڕوو دەدەن ئەگەر تورکیا پێی وابێ وە سوور بێ لەسەر ئەم ڕێگایی کە ئێستاش ئەمڕۆ کامەی کەوا لە هەرێمی کوردستان ڕوویداوە مەترسیەکە ئەوەیە کە تا ئێستا تورکیا سوورە لەسەر ئەوەی کەوا بەو عەقڵیەتە ئیدارەی ململانەکان بدا ڕێگای دووەم کە ئاشتی هەڵی نەبژێرێ من پێم وایە تورکیا هەم لە هەرێمی کوردستان ناگا بۆ ئامانجانەی دەیەوێت لە ڕێگای سەربازی وەنە لە ڕۆژ ئاوای کوردستانش دەتوانێت بگا بە ئامانجەکانی لە ڕێگای بەکارهێنانی هێز و بەکارهێنانی قەتڵ عامکردنی هاوڵاتیان لە ڕۆژ ئاوای کوردستان بۆیە گەر تورکیا دەیەوێت دەستکەوتەکانی لە ڕۆژ ئاوای کوردستان لە بڵێن لە سووریا بپارێزێ و دەیەوێت لەگەڵ عێراقشە ئەو 27 یاداشنامەی و ڕێکەوتنەیەکەوا کردوێتی بەرهەمی هەبێ دەبێ ڕێگا چارەکە بگۆڕێت لە بەکارهێنانی هێزەوە بۆ ڕێگا چارەی ئاشتی گەر سوور بێ لەسەر ئەم ڕێگایی نە لەگەڵ عێراقا دەگا بە ئەنجام و پێم بەڵێ باش کاک محەممەد دەستخۆش ینی کاک ڕەشاد بۆ نمونە ئێستا وەکو کاک محەممەد نەسەدینی ژاماژەی پێدا یعنی لە ڕابردوو تورکیا یعنی لەسەر ئاستی پەیوەندی دیبلۆماسیەکان لەسەر ئاستی پەیوەندی ئابوووریەکان یعنی لەسەر ئاستی پەیوەندی سیاسیەکان ینی کۆمەڵێک ینی ڕێککەوتنی گرنگی لەگەڵ عێراق ئیمزا کرد و کۆمەڵێک ینی چۆنڵی بەرژەوەندی هاوبەش ئەم دوو وڵاتە بەیەکەوە بەسێتەوە بەڕاستی و ینی داواکاریەکانی تورکیا ژەمیشە لە عێراق داواکاری بووە کە لە ئاستێکی باڵادا بووە و زۆر جاریش عێراق داواکاریەکانی جێبەجێ کردو هەر بۆ نمونە باسی لەوە کردو لە دواسەردانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق ینی دەڵێت بۆ نمونە پەکەکە بخەنە لیستی تیرۆرەوە لە ڕابردووشدا خۆ عێراق ئەم مامەڵەی کردووە و کۆمەڵێک بنکە و بارەگای ینی ئەو پارت و لایەنانەی داخست کە سەر بە پارتیکرەکارانی کوردستان بوون بەڵام ینی پێدوان نییە بەرژەوەندێ باڵا ئابوووریەکانی نێوان عێراق و تورکیا زۆر گەورەتر لەوەی کە تورکیا بیەوێ هەیمەنەت و هەروەها هێزی سەربازی خۆی بەو شێوازی کە ئەو دەیەوێت لە عێراق بێڵێتەوە عێراق بەمە ڕازی ئەبێ لە داهاتوودا کە بەم شێوازە وڵاتێکی خاوەن سەروەریە تورکیا ئاوها مامەڵی لەگەڵ بکە؟ وڵام من پێم وایە ئەزدوازێتی سیاسی تورکیا دووفاقیە کە لە سیاسی تورکیا دەبێنرێ ئەم دووفاقیە زۆر بەڕۆنی دیارە لەلایەک
من لە بەرنامەیەکی تر لە چەند ڕۆژی ڕابردوو من پێم وایە ئاماژەم بە شتێک کرد من بە پێی زانیاری وردی من هەم ئۆردۆگان هەم دەوڵەت باخچەری بە هەردووچیان یەکیان 1000 لەگەر ئۆزلان دانیشتنی چیان 6000 دانیشتووە واتە ئەمە پرۆژێکیانی بۆ سەرسەرکردنی پرسی کورد باشە لە دوایین ساتەکان ئەگە پێیان وای بیتن بە هەمان ئەو عقڵەتی ڕابردوو لە ڕێگای هەژمونی سەربازی و بە بردومانی فڕۆکە و شەیدکردنی هاوڵاتی دەتوانن هەژمونی خوان بۆ شێوە فەرز کرد من پێم وایە نەخوێنەوارن قۆناغەکە ناخوێننەوە من پێم وایە دوو قۆناغی جیاواز ئێستا زۆر جیاوازترە لەگەر پێشووتر عێراق ئەم عێراقیە بتوانێت تورکیا هەژمونی خۆی بەسەردا فەرزکە برێ بەڵێ من چکە عێراق لە دوای ئەم گۆڕانکاری کە لە ناوچەکە ڕوویدا عێراق خۆی دەمێنێتەوە عێراق نابێتە بەشێک لەو پلانەی کە داعش بێ یان ڕێکخراوەتی تروریستەکان بێنن عێراق زادێکی تر بهێنێتە عێراق و عێراق دابەش بکەن واتە مادەم عێراق لەسەر سکەی خۆی ببینێتەوە تەنیا لە ڕێگای سیاسەتی هەژمونی ئابووریەوە ئەمریکا یاخود ئەوروپا ئیرادی خۆی فەرز دەکاتن لە داهاتوو لەسەر عێراق بۆیە تورکیا ئەگەر بیوێتی خوازیارە لە داهاتوو لەم قۆناغانە بە هەمان عقڵەتی پێشووتر هەژمونی خۆی فەرزکە لەسەر عێراق من پێم وایە گرەو لەسەر پێشتەپی دەکاتن و ناشتوانێت هەژمونی خۆی فەرز بکات چونکە عێراق جیاوازی لە قۆناغەکەیە دەبەرەوە دەبێت عێراق تورکیا بگرێتەوە سەر عقڵەتێک ئەم عقڵەتە وەکەوەی کاک محەممەد باسی کرد من پێم وایە مێزی گفتوگۆ دانوستان گفتوگۆکردن لە ڕێگای دیالۆگەوە باشترین بەرهەمی چارەسەریە بۆ وڵاتێکی سەقامگیری سیاسی ئابووری ئاسایش لە ناوچەکە وڵا کاگێ ڕەشاد هەر لەلایەنە ئابوووریەکەەوە حەزەکەم ینی یەک قسە بکەم تر نازەم جەنابەت تا چەند ینی هاوڕێی لەگەڵما بۆ نمونە کاتێک کە نێوانی تورکیا و عێراق باش دەبێت و عێراق و تورکیا ینی ئەو حوسنە جیوار و پەیوەندی هاوسەیەتی کە هەیە دەیپارێزن لەسەر ئاسە دیبلۆماسیەکان و لە پێناوی بەرژەوەندی هەردوو وڵات ینی پەیوەندەکان بەرەو باشیە چێت ینی عێراق کە خاوەن نەوتێکی زۆرەوە هەرێمی کوردستان کە خاوەن نەوتێکی زۆرە بە ئاسانی ینی ڕێگە ئەدرێ نەوتی عێراق یاخود هەرێمی کوردستان بە خاکی تورکیادا بڕوە بەڵامە بینین ئێمە ئەوە بۆ ماوەی 2 ساڵ زیاترە ینی عێراق بەو هۆکارانەی کە هەمیشە تورکیا سنووری عێراق و هەرێمی کوردستانی بەزاندووە بەرژەوەندیەکانی عێراقی نەپاراست و شێواندووە یعنی ئەوتا بۆ نمونە عێراق ناهێڵە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری نەوتی جیهانەوە بە تورکیادا بڕۆ کە تورکیا هەموو داواکاریەکانی عێراقیشی جێبەجێ کردووە پێ دوای عێراق ینی کارتێکی ئابووری بەهێزی بەدەستەوەی کە بتوانێت لە بەرژەوەندەکانی تورکیا بدا ئەگەر لە ڕووی سەربازی شەوە نەبێ بەڵام بە ئابووری من پێم وایە عێراق گەڕانەوەی عێراق بۆ باوەشی وڵاتانی عەرەبی زەمینی عەرەبی بەشێکە لەو ئەوەی کە ئەم گوشارەی تورکیا لە ڕووی ئابووریەوە کە دیکاتە سەر عێراق ئەم گوشارەکەم کاتەوە من پێم وایە عێراق ئێستاکە هەم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەتەوە پەیوەندیەکانی خۆی پەیوەندیش ئەرێنی ئێستاکە لەگەڵ وڵاتانی عەرەبی لە ناوچەکە و لەگەڵ وڵاتانی ئیسلامی ئەوروپی و ئەمریکی سەردانەکانی سەرۆکوەزیرانی عێراقی یا سەرۆکۆمار بۆ وڵاتانی بۆ ئەمریکا بۆ ئەوروپا بۆ وڵاتانی عەرەبی سەرمێنەری ئەو قسانی مکە دەیکەم سەرمێنەری ئەو ڕاستیەیە زادەبەرەوە من پێم وایە تورکیا هەمان ئەو دەواازە بەتەنیان نییە لە ڕێگای ئابووریەوە توانێت خۆتان دەزان ئێستاکە گەورەترین پرۆژە لە بەسرا عەرەبە کە لە سەر ئاستی ناوچەکە گەورەترین پرۆژەیە وەکو بەندەر لە فاڵ دروست دەکرێتن زادەبەرەوە عێراق ئەم قۆناغی تێپەڕاندیە تورکیا لە ڕێگای ئابووریەوە بتوانیتن عێراق لاواز بکاتن من سیاسەتی ناوچەکە سیاسەتی هەرێماتی سیاستی دەوریش من پێم لە قازانجی عێراق لە قۆناغی ئێستاکە بۆی عێراق هەندە ڕاستێت من ئەگەر عێراق هەست بە شت نەکاتن ئەمە هەندمونە پرۆژێکت بۆ باز دەکەم خۆتان دەزان لە دوای 2023ەوە هەموو سەرکردایەتی سیاسی کورد بە کۆی حزبولایەنەکانیش بە تایبەتی چە نیشتوانی کوردستان بەشێک بوون لەوەی کە بتوانن ئەم هەمواری بڕیارەکانی بە تایبەتی قیادەی مەسخەیە لە سەورە ئەوانە ئیلغا بکەنەوە لەسەر مافی زووتەرانی تورکمان و کورد خۆتان دەزانن ئەگەر ئەمڕۆ زمینی لە باشتر بوو من پێم وایە ئەگەر عێراق بە هەمان عقلەتی پێشووتر ئیشی بکرد بە هەرگیز ئەم بڕیارانی هەڵندەوەشاندەوە هەرگیز یعنی ئەمواری نەدەکردوە ئێستاکە لە پەرلەمان دەنجی سەر نەدرا دەنگی شیاویشی نەدەهینە ڕەوەری نەدەینە بۆیە من وای دەبینم ئاڕاستەیەک ئێستاکە لە عێراق دەیوتی زمینەیەکی کاریبێکەوەی لەگە کۆی پێکاتەکان
بەدەر لەوەی کە ماف و خواستەکانیان زەوت بکاتن زمینەیەک هەیە ئێمە ئەگە عقلانە کار لەگەسلەکە بکەین من پێم وایە عێراق دەتوانین لە ڕێگای عێراقەوە زۆرترین دەستکەوت بۆ گەری خۆمە بدەزین بۆیە تورکیا دەبێت لەم قۆناغی ئێستاکە تەماشای بە هەمان عقلێت تەماشای عێراق نەکاتن جیاوازی زۆرە ئەمڕۆ لەگەڵ دوێنەی عێراق یاخود ئەمڕۆ لەگەڵ قۆناغی دوای پرۆسی ئازادی عێراق کە تورکیا دەیتوانی بە هەموو شێوەیەک دەربازێکی سەرەکی بوو لە ڕێگەی تورکیاوە بۆ عێراق و لە هەرێمی کوردستان و بۆی دەسوانە بۆیە ئەم قۆناغانە تێپەڕیە دەبێت تورکیا تەماشای سیاسی نێودەوڵەتی و سیاسی هەرێماتی بکاتن من پێم وایە کاتی خۆی ئێمە لە ڕووی سیاسی یعنی ئەوە کە بوو دەیانگوت دوو لایەنی سیاسی کە گفتوگۆ دەکەن لە کاتێک ئەگە باڵانسی هێز باڵانسی دارایی وەکو لە هاوتانە بوو لەگەر یەکتر لایەکێتی دەوڵەتە ئەویتر شۆڕشە مەسەرن بۆ نمونە ئەویتر لە کوردواری ما لە ناوچەکەی مەدرن خونە شەڕێک دەکرێت واتە سەرەتای هەنگاوێک دەکرێت شەڕێک دەکرێتن بۆی باڵانسەکە بەلایەکی باشتر دابشێتن بۆی ئیرادەی تر فەرز بکرێتن بۆی بەکەمترین ماف لایەنەکەی بەرامبەر بەڵام ئەم قۆناغا ئەوە نییە تورکیا بوێتی بەکەمترین ماف عێراق ڕازی بکاتن عێراق سیادی خۆی هەیە دەوڵەتە ئەندامە لوێن لە کۆی لە جامعەی عەرەبی لە موتەبەری ئیسلامی بۆی عێراق گەڕاوەتەوە زۆر باشە کاک ڕەشاد باش من ئەمێ زۆر باش لەم قۆناغی ئێستاکە دەبێت تورکیا بێتە سەر ئەو ڕایەیە کە ئێستا شارەکان هەموو ڕوە و تورکیایە بەتەنیا لە ڕێگای هەژمونی سەربازی فڕۆکەی بیفڕۆکەوان و زایدەن فڕۆکەکەی جەنجیا خۆت هێرشکردن لە 20 ساڵی ڕابردوو ئێمە بینیتمان هیچ دەستکەوتێکی بۆ تورکیا نەبووە جگە لە بەهەدەردانی ملیارە دۆلار لە تورکیا و زایدەن دابەزینی بەهای لیرەی تورکی کە گەورەترین ئەزمەی اقتصاد ئابووری تورکی ئەو وڵاتەکە کردیە یعنی بۆیە دەبێت تورکیا بگاتە ئەو قەناعەتە تەنها مێزی گفتوگۆ دیالۆگکردن لەگەڵ سەرکردایەتی خەباتی ڕاوێگەلەکەمان کە ئۆزەلان ئەمڕۆ ڕابەتی دەکات تا ئەو لەحزەی ئێستاکە دەبێت بگاتە ئەو قەناعەتەکە ئەم دیالۆگە ڕاشکاوانە دوای بەڵێ زۆر باش کاک ڕەشاد دەست خۆش با بچمە لای ینی کاک محەممەد سلێمان ینی تۆ بابەتێکی گرنگت کاک محەممەد ئەسەدین ببورێت خۆ بابەتێکی گرنگە دوروژان کە ئەوەیە کە تۆڵی عێراق ئێستا بەهێزە لە هەموو ئاستەکانەوە عێراق و عێراقی ئەو سانیە بۆ نمونە کە تورکیا بەو شێوازی کە خۆی دەوێت مامەڵی لەگەڵ کا یاخود مەرج و داواکاریەکانی خۆی بەسەردا بسەپێنێ کاک محەممەد ئەسەدین ینی بابەتی بەهێزبوونی عێراق طبعا ئێمە هەمومانەزانین هەرێمی کوردستان کە بەشێکی دەستوری و هەرێمیکی فیدرالیە لە چوارچەوەی عێراقی فیدرالدا ئەگەر عێراق بەم ئاراستەیە بەهێز بوو بێ و لە هەموو ڕووەکانەوە لەسەر پێی خۆی وەستا بێ و دەیەوێت پەیوەندیشی دۆستانە و ئابوووریانە و دیبلۆماسیانە و سیاسیانی لەگە وڵاتێکی وەکو تورکیادا هەبێ هەرێمی کوردستانیش بەدەر نابێ لەمە کەواتە تورکیا لە چوارچێوەی عێراقەوە چۆن دەڕوانێتە هەرێمی کوردستان ئەو هەرێمی کوردستانە بەهێزەیە کە عێراقیشی پێتەماشاکە یاخود نەخێرە میشە هەرێمی کوردستان بە بەشێک لە خۆی دەبینێ و چی بێ ئاوە دەکا بەرامبەر بە هەرێمی کوردستان دیارە بۆ ئەوەی بزانین ئێستا تورکیا چۆن دەیەوێت تەعامل لەگەڵ عێراق بکە هاکان فیدان لە کۆنگرە ڕۆژنامەوانێکە باز لەوە دەکا ئەوان دەتوانن ڕۆڵی تەواو ببینن لەوەی کەوا پەیوەندیەکی باش نێوان عێراق و حکوومەتی ئێستای سووریا دروستکەن کەواتە تورکیا یاخۆ تورکیا دەیەوێت ئەو ڕۆڵە ببینێ کە ئێمە باش دەزانین وڵاتی عێراق و زۆرێک لەو گروپە چەکداریانەی کە لە عێراق بوونە بەشێک بوونە لە بەرەی مقاومە نزیک بوونە لەو ڕژێمە حکومڕانی کە لە سووریا هەبوو کەواتە ئێستا کاتێک کە ئێمە کە تورکیا دەیەوێت ئەو ڕۆڵە ببینێ نێوەنگیریەک لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی سووریا ببینێ ئەمە درکی حکوومەتی تورکیایە بە پێگەی عێراق کە وڵاتێکی بەهێزە ئەو تورکیا ناوێت ئێستا بەریەکەوتن لە بینی عێراق هەبێ لەگەڵ ئەم حکوومەتە نوێی سووریا کە تورکیا لایەن دۆستایەتیان دەکا و خۆی بەخاوەنیان دەزانێت بەشی دووەمی کەوا تاوان دەیانوێت ئەو پەیوەندیەکی تەندروست بێ من پێم وایە بۆ ئەوەی هەرێمش پارێزراو بێ لەلایەن عێراقەوە لە چوارچێوەی توانەکانی عێراق ئەوە لەسەر حکوومەتی هێرێم پێویستە کە ئێمە پەیوەندیەکی تەندروستمان لەگەڵ حکوومەتی بەغا هەبێ بڕیارەکانی ئێمە و بڕیارەکانی حکوومەتی بەغدا بە یەک ئاراستە بێ بۆ چۆنێتی تەعاملکردن لەگەڵ تورکیایە ئێمە خەلەلێک لە ناو هەرێمی کوردستانە هەیە وای کردووە کە سوود لە توانە و هێزەکەی بەغا نەبینین حکوومەتی عێراق نەبین ئەوەش ئەوەیە کە هێزەیە لە ناو هەرێمی کوردستان
خۆی نەیوایستووە هەرێم پێگەی بەهێز بێ لە بەغا کەواتە ئێمە بۆ سوود بینین لە بەهێزەکەی عێراق لە ئابوووریە بەهێزەکەی عێراق لە توانە سەربازی و هێزەکەی عێراق ئەدەبێت پەیوەندیەکی زۆر باشمان هەبێ بەڵام لایەنی سیاسی لە هەرێمە هەبووە هەموو کاتکاری کردو بۆی ئەو پەیوەندیە تەندروست نەبێ بەڵێ ئێمە دەتوانین لە چوارچێوەی ئابوووریەکەی عێراق بەهێز بین دەتوانین لە چوارچێوەی هێزی عێراق بەهێز بین بەڵام کاتێک کە ئێمە وەکو هەرێمێکی فیدرالی لە ناو عێراق پەیوەندیی تەندروستمان لە بەغایە هەبێ بۆیە هەموو ئەو لایەنە سیاسیانی کە هەوڵ دەدەن پەیوەندیەکانمان تەندروست بێ لەگەڵ بەغا و سوود لە تواناو هێزەکانی بەغا ببینین باش لەوە گەیشتون کە دەتوانین هەر بەغدا و توانەکانی بەغا لە مەترسێ دەرەچەکانشمان پارێزن بۆیە ئێمە بۆ سوود بینین ئەوەمان پێویستە کە لە ناوخۆی هەرێمە خاوەن بگەینە ئەو بڕیارەی کە نابێ ئێمە دژایەتی بەغا بکەین ئێمە و بەغا تەواوکەریەکین هەتا لە ڕووی ئابووریشەوە هاکان فیدان باز لەوە دەکا ئەزانی ئێستا ئاڵگۆڕی ئابووری لە بینی عێراق و تورکیا سەرووی 20 میلیارد دۆلارە ئەو تورکیا تەمەنای ئەوە دەکا ئەو ژمارەیە بەرەوسەرەوە بچێ کەواتە بۆ بەرەوسەرەوە بچێ پێویستیمان بە ئابووری عێراق لە بەرەوەی ئەمە ئێستا ئابووری هەرێم ئابوورێکی زۆر خراپە بە تایبەتی دوای وەستانی فرۆشتنی نەوت کەواتە ئێمە ئەمڕۆ زۆر پێویستیمان بە ئابووریەکەی عێراقا هەتا سیاسەتی عێراقش لەگەڵ تورکیایە بەڕاستی تا ئێستا ئەو سیاسەتە دژایەتی ینی عێراق تا ئێستا لەگە تورکیا تەعاملی لەگەڵ تورکیا هیچ کاتێ دژایەتی هەرێمی کوردستانی نەکردووە وەکو هەرێم یەکسەر بە عێراق تەعاملی کردووە وای سێتی بیپارێزە هەر بۆ نمونە یەکێ لە داواکانی هاکان فیدان ئەوە بووە کە پەکەکە تا ئێستا عێراق ئامادە نییە پەکەکە بە تیرۆریزم ناوزەنکە پێی دەڵێ گروپێکی قەدەغەکراو لەگەڵ تیرۆریستە زۆر جیاوازن ئەمڕۆ هاکان فیدان دوێنێ داوا دەکات لە عێراق لە بری ئەوەی بڵێن گروپێکی قەدەغەکراو فەرموو بڵێن گروپێکی تیرۆریستە بەڵام تا ئێستا عێراق ڕازی نییە بڵێ گروپێکی تێروریستە لەبەرەوەی ئەو لە واقعی هەرێمی کوردستان تێدەگا بۆیە ئەو ناوزەن ئەو نازن ئەو تومەتە ناداتە پاڵ پەکەکە لە بەرەوەی لە واقعی خەباتی پەکەکە یاخۆ لە واقعی پەکەکەت لە هەرێمی کوردستان تێدەگا بۆیە من زۆر جار پێم یعنی قەناعەتم وایە کە ئێمە دەتوانین سوود لە توانەکانی بەغا ببینین بۆ ڕووبوونەوەی ئەم دەست درێژەی تورکیا هەتا لەوەشا کە تۆ سەیری کە ئەمڕۆ داوا دەکەن لە عێراق پەکەکە بە تیرۆریست ناوزەن بکە بەڵام تورکیا هەر بۆ خۆی دەیان گرۆپ کە ئێستاش لە ڕووی نێودەوڵەتیەوە بە تیرۆریست ناوزەن کراون دەعمیان دەکا تۆ سەیری کە ئەمڕۆ لە ناو حکوومەتی سووریادا گروپەکان زۆریان گروپی تیرۆریستین ئەحمەد شەرە محەممەد جۆلانی خۆیەکێ لە داواکراوەکانە بەڵام ئەمڕۆ دەبینین وڵاتە ئەوروپیەکان سزای سەر تورکیا سزای سەر سووریا کەم دەکەنەوە بۆ لە بەرەوەی دەیانەوێ سووریا بگوازنەوە بۆ قۆناغێک حکوومەتێکی مستەقری تێبێ مەرجیانش ئەوەیە کە دەبێت سەرجەم پێکاتەکانی سووریا لەو حکوومەتە بەشدار بن کەواتە ئەمڕۆ خەڵکی کە تا بەڵێ بەڵێ دیارە پەیوەندی ئەتەرنێتەکە باش نییە بۆیە چکە زوو ینی دەنگی کاک محەممەد نامێنێ و وێنەکاشی نامێت دەچمە لای کاک ڕەشاد ینی بابەتی باشبوونی پەیوەندی نێوان عێراق و تورکیا و لە نێویشیاندا هەرێمی کوردستان تا چەندە ئەمە کاریگەریە بێ بۆ سەر پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە لەگەڵ سووریای نوێدا و لە نێویشیاندا ئێمە بینین کە ینی ڕۆژاوی کوردستان ینی کۆمەڵێک کانتۆنی پارێزرا و لەسەر پێخۆی وەستاوە کە ڕۆژانە ڕوبەڕووی هێرشەکانی تورکیا بێتەوە بۆی کە ئەو ئەزمموی لەوێژەیە لە ناو بچێت ئەگەر ئەم پەیوەندیانە باش بێت لەسەر ئاستی هەرێمایەتی و دیبلۆماسی لە نێوان عێراق و تورکیادا کاردانەوە و ڕنگدانەوەی هەیە بۆ پەیوەندیەکان لەگەڵ سووریا و لە نێویشیاندا ڕۆژاوی کوردستان دیارە سووریا لەم فترەی ڕابردوو عێراق عەفوەن عێراق پرۆژێکی هەبوو هەکافیدانێکێک بوو لەو میواندارانێکەواتە تورکیا سووریا بڕیار وا بۆ مەزموم کۆبانیش بێتن بۆ بەغدا پرسی کورد پرسی ئاسایشی سووریا تورکیا عێراق ئەمانە پرسی ئەساسی بوون لەم دیالۆگەی کە دەکرا من پێم وایە هەم کۆمەلگای نێودەوڵەتی هەم زایدەن وڵاتانی هەرێمایەتیش گەیشتینە تا ئەو باوەڕێی کە دەبێ چارەسەرێکی ڕیشەیی بۆ گەلێکی 40 میلیۆنی بدۆزێتەوە ناوچەکە من پێشم وایە هەم تورکیاش گەیشتە ئەو باوەڕێی کە پرسی کورد لە ناوچەکە ڕۆ و سەر و لە هەڵکشانی بەردەوامدا دەبێتن و ئەگەر عەقلانە هەنگاوی پێویستی بۆ نەندرێتن لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە من پێم وایە ڕنگدانەوەی خراپ بەسەر تورکیا دەشێتەوە بۆیە من پێم وایە هەم تورکیا لەسەر تاژ ڕاباسم کرد هەم سووریا هەم عێراقیش
دەبێ ئەو وڵاتانەی کە کوردی تێدایە هەم ئێرانیش بگەنە ئەو باوەڕەی قۆناغی کۆڵیکردن لە بوو لە مافی کورد قۆناغکردن لە ناسنامەی کورد ئەو قۆناغ لەگەلی کورد بەسەر چوە قۆناغا دەبێ هەوڵ بدرێتن دیالۆگەشی ڕاشکاوانە خۆت کۆنگرەیەک لەسەر ئاسی ناوچەکە بکرێتن بۆ دۆزینەوەی چارەسەرێکی ڕێشەیی بۆ دۆزی ڕەوەی گەلەکەمان من پێم وایە عێراق پرۆژێکی هەبوو کۆی سەرتاش باسم کرد سووریاش گەیشتە ئەو باوەڕەی گۆڕانکاری حتمیە لەبەرەوەی هەم لەم قۆناغی ئێستاکە ئەمریکا هەم ئەوروپا و فەرەنسا و ئەمریکا بە زۆر ڕشتن لە دیفاعکردن لە گەیشتن بە ئامان کورد کە بگاتن بە ئاماز لە قۆناغا و ڕێکەوتنێکی بنەڕەتیش ڕێشەی بکرێتن بۆ دۆزی ڕەوای کورد لە ڕۆژئاوای کوردستان من پێم وایە ئەوەی تازە دەسەڵاتی تازە دەسەڵاتی ئیسلامی ڕاستە بەڵام هەنگاو هاتوۆتە پێش بەڵام هێشتا مایە من پێم وایە ئەم هەنگاوانی هاتوۆتە پێش هێشتان لە ئاست تمۆحی سەرکردایەتی کوردیە لە ڕۆژئاوای کوردستان بۆیە هەم ئەمریکا هەم ئەوروپا دەیانەوە ئەم هێزەی کورد کە هەیە لێوێندە کە هێزی حەسەدەیە ئەم هێزە دەهێڵنەوە لێوێندە دەبێتە بەشێک وەک پێشبەکە چۆن بەشێکە لە مەنزومەی دیفاعی لە عێراقی بە هەمان شێوەش ئەم هێزە دەکەنە بەشێک لە مەنزومەی دیفاعی وەزارەتی دیفاعی سووری بەرگری ئاواتە وەزارەتی بەرگری سووری بۆیە ئەمە ڕاستیەکە دەبێت تورکیا ئەم ڕاستیە بزانێتن هێشتنەوەی کورد بەم شێوەیە لە سووریا دەبێت تێبگاتن مانایی چییە من پێشم وایە سووریا لە هەموو حاڵەتەکان ئەو حکومەتی یەکگرتووە نابێتن ئەم ناوەندێکی مرکزی بەهێز و ئەوەی کە شۆڤینەتی عەرەبیان ئیسلامیەکان خەونی پێوە دەبینن سووریا بەم شێوەیە نامینێتن دەبێت تورکیا بگاتە ئەو قناعاتە عەرەب بگاتە ئەو قناعاتە ئەم قۆناغە قۆناغی چارەسەرکردنی ڕێشەیە بۆ پرسی کورد لە ناوچەکە من پێم وایە لە عێراقیش و لە تورکیاش و لە سووریا زمینەیەکی لەبار هاتۆ تەکایە وەکو سەرتاش باسم کرد هەم لە تورکیاش گەیشتن قناعاتەکە ئەم پرسە چارەسەرکردێ بەڵام دەیانەوێت لە تورکیا با کەمترین بە حسابی خۆیان لە دەوڵەت تورکیا بە کەمترین زیان لی دەرچن من پێم وایە ئەم ئۆپۆزیسیۆن لە سووریا لە تورکیا عفو گەیشتۆتە ئەو باوەڕێی کە دەبێ ئەم پرسە چارەسەر بکرێتن و ئەم نامەی بەڕێز ئۆزەلان لە ناو سزن بۆ حزب لایەنە سیاسیەکان ڕوویای ئۆزەلان بۆ ئەو پرۆژەیە کە لە داهاتوو ڕایدەگەێنێ پێشم وای لە ماوەشی نزیک شتێک دەکاتن ئەم پرۆژەیە ڕادەگەێنرێتن ئەم پرۆژەیە پرسی چارەسەر بۆ دۆزی ڕەوای کورد لە ناوچەکە بە شێوەی گشتی دەدۆزێتەوە وای دەبینم ئەم قۆناغێکە دەبێت تورکیا بگاتە ئەو باوەڕێ عێراق ناتوانێتن تاسەر دەژە گوشارەکانی تورکیا بەم شێوەیە نێوخاچ عێراق بیتن وە کوردیش من حەزم لە یەک بۆ باسکەم هەر کۆمنت حەزەکەم وەکو کۆمنتی کۆتایی بێ بەس بە کورتی بێ لە ڕێگای بەڵێ ئەگەر پێی وایە تورکیا ئەگەر تورکیا ڕژێمی تورکیا پێی وایە دەتوانێت لە ڕێگای گوشارەوە یەکێتی ماڵی بکاتن ئەو خیاڵی خاوە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکرداتی یەکێتی نیشتیمانی هەرگیز ماڵی ناکرێتن بەم شێوەیە بەم عەقڵەتە بۆیە دەکرێت لە ڕێگای دیالۆگەوە ئەم پرسەی چارەسەر بکرێ تۆ دەچی فڕۆکەخانەی سلێمانی دادەخەی تۆ دەچی بە فڕۆکەی بێ فڕۆکەوان دێتن لە ڕانیە و چواکوڕنا و سلێمانی و عەربەت و ئەمانە هاوڵاتی سیڤیل شەید دەکەی چۆن سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت تۆ ڕوویاکی هاوبەش لەگەڵ سەرکرداتی یەکێتی بدۆزیتەوە بۆیە من پێم وایە ئەم ئاراستەی کە تورکیا گرتی ئاراستەیەکی هەڵەیە لەسەر ئاراستە هەڵەی بەڕێز ینی کە ئاماژەی پێیەکە ینی کاک ڕەشاد بۆ نمونانی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە ناوچەکە هەم لە هەرێمایەتی هەم لە عێراقانی ڕۆڵێکی گەورەیە ینی بۆ نمونە هەر ڕێخستنەوەی نێوماڵی ڕۆژاوی کوردستان تا ڕادەیەک ینی لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان وەروەها پەیوەندیەکانی ئەوەی کە بەڕێز ینی ژەنەرال مەزلوم عەبدی هاتۆتە هەرێمی کوردستان ئەمەوی لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو جوڵانی کە ئەو دەیکا بە ئاراسی چارەسەری ینی بۆ یەخستنەوەی نێوماڵی کوردانە لە هەموو لایەکەوە من هەر بکۆمێتێک ئەگەر عەفوم بکەیت من پێم وایە تورکیاش و وڵاتانی ناوچەکە دەزان ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر سوار پارچەی کوردستان چییە هەر لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و تا ئەو قۆناغی ئێستاکە بۆیە ئەگەر پێیان وایە دەتوانن یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک بووە لە مێژووی خۆی لە یارمەتیدانی ڕۆژهەڵاتی خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستانی ئێستاش تووشی ئەو ڕاستی دەزانێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان یارمەتیدەرێکی سەرێکیە بۆ خەباتی ڕۆژئاوا بۆ ناساندنی خەباتی ڕەوای گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان ئەمە ڕاستیەکە
بۆیە دەبێت بەپێ ئەو ناسینەی کە دەیزانن بێن مامەڵەگە لێچێتی نیشتمانی دەست خۆش کاک ڕەشاد کاتم زۆر کاریگەری دەبێتن لە نزیکردنەوەی هەردوو دیدگای نێوان ڕۆژاوای کوردستان و حکومەتی تورکیا. دەستەکانە خۆش بێ کاک محەممەد جەنابیشت حەزەکەم دوا کۆمنت و دوا قسەی خۆت لەسەر کۆی بابەتەکە بە کورتی سوپاسەکەم فەرموو. دیارە ئێمە لە هەرێمی کوردستانە چەندین بۆچوونی جیاوازەوە بەرامبەر ڕۆژ ئاوا ئەبێ حتمما دوو بیرکردنەوەی جیاوازە بووە لایەن هەبوو لە هەرێمی کوردستانە پاڵپشتی ڕۆژ ئاوا بووە هەوڵی داوە کۆمەکی ڕۆژ ئاوا بکە هەوڵی داوە نێوماڵی کوردانی ڕۆژ ئاوا ڕێک بخال لایەنش هەبووە سنووری بەسەر کوردانی ڕۆژ ئاوادا داخستووە کە لەم ڕۆژگاری کە کورد زۆر پێویستی بەو سنوورە بۆیە لە هەرێمی کوردستانە دوو بیر و بۆچوون هەبووە بیر و بۆچوونیە تاسەر ئێسخان نیشتیمانیە بیر و بۆچینێکش نانیشتیمانیە بەرامبەر بە ڕۆژ ئاوای کوردستان ئەوەی کەماوەتەوە من پێم وایە هەموو جیهان ئێستا هیچ وڵاتێک هیچ کەسێک لە جیهانە ئامادە نییە هێزێکی وەکو هەسەدا بە تیرۆریز بناسێت کە هێزی سەرەکی شەڕی تیرۆری کردووە هێزی سەرەکی بووە لە شکستهێنان بە تیرۆریستان و پێم وانێ هیچ وڵاتێکش دەعمی تورکیا بکات لەوەی کەوا سووریا بکە بە وڵاتێکی دیکتاتۆر سووریا بەونەوە ئیدارە بدە ئەوەی کەماوە لەسەر ئێمە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی مەترسیەکانی تورکیا بینەوە ئەوەیە کە دەبێ ئێمە بڕیاری کورد لە هەرێمی کوردستان بڕیارێ بێ لە چوارچەوەی عێراقی فدرالیا بێ سوود لە توانەکانی عێراق ببینین بۆ ئەوەی ڕوبەڕووی مەترسیەکانی تورکیا بینەوە تورکیا ناچار بێت لە دواساتەکاندا ڕێگای گفتوگۆ و ئاشتی هەڵبژێرێ بۆ چارەسەرکردنی کێشەکە. زۆر سوپاس بۆ کاک محەممەد نەسەدین چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە سودەکانمە لە شاری کەرکووک میوانمان بووی سوپاس بۆ کاک ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کە لە مەخمورەوە بە سکایپ لە بەرنامەی پانۆراما میوان بووی سوپاستانەکەم. بەڵای بینەرانی بەڕێز ئەڵقێب شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.